Well, I think the regime will. My presence here today is بە هەڵوێستی بەهێزی بەرگری دژی تیرۆر ناسرابوو. یەکێک بوو لەو سیناتۆرانەی پشتگیری سیاسەتچوونەکانی ئەمریکای دژی کۆماری ئیسلامی دەکرد. لیندزی گراهام سیناتۆری کارۆلینای کۆماری دەنگێکی ڕاشکاو بەرامبەر سیاسەتی سەرکوتکارانەی ئێران دژی گەلەکەی خۆی جگەلەوەی دۆست و پشتیوانێکی گەورەی دۆزی کورد نەک تەنها لە ئێران بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان بوو. بەڕای چاودێرانی سیاسی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەرەوەی سیستەمە دیکتاتۆرەکان پایەکی بەهێزی دیبلۆماسیان لە واشنگتن لەدەستدا. دژی هەر هێزێک و هەر وڵاتێک بووە کە دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و هەڵپەیمانی استراتیژیەکەی کە ئیسرائیل بوو. لەم چارچێوە ئەگە تەماشای بکەن وەکو هێزێک کە ئەتوانێت پاڵپشتێکی ئەمریکا پێ ئەمە زۆر گرنگە. ینی ئێمە دەبێت شوچێ بخێنەوە کە چۆن بتوانن کە کوردەکان وەکو پاڵپشتێکی سیاسەتە گشتەکانی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێواندا کە تەماشا بکرێت. جگەلەوەی نارێکی سەرەکی ڕێکەوتنی ئەتۆمی بوو لە ساڵی 2015 لە شەڕی 40 ڕۆژەی ئێراندا پشتگیری بژاردەی سەربازی دژی ئێران کرد و پشتیوانێکی ڕاشکاوی خەڵکی ناڕازی ئێران بوو دەیوت دەبێت گەورەی بگەڕێنرێتەوە بۆ ئێران و وڵات بە ئیرادەی گەل بەڕێوە بچێت. بێگومان لێنزی گراهام کە بە یەکێک لە سەرسەختترین نارەکانی کۆماری ئیسلامی ئێران دادەندرێت لە ئەمریکا و یەکێک بوو لەوانی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا ئەو خۆ پیشاندانانی کە لە ئێران هەڵگیرستان لەلایەن خەڵکی ئێرانەوە ئەو پشتیوانی سەرسەختی ئەکرد و یەکێک بوو لەوانەی کە ینی بە ئاشکرا دژایەتی کۆماری ئیسلامی ئێرانی دەکرد و لەگەڵ ڕوخانیدا بوو بۆیە ینی لەو چوارچێوەیەدا زۆر جار دژی ئەوە بووە کە ئەمریکا ڕێکەوتن لەگەڵ ئێران بکات لەبەرەوە پێی وابوو ئەو ڕژێمە هیچی تیان نەماوە تا ڕێکەوتنی لەگەڵدا بکرێت بۆیە دەبێت بڕوخێ ینی ئەگەر متابعی تویتەکانیشی بکەین لە تویتەکانیان زۆر جار تیرۆرەست ڕژێم بەکارهێنێ یان ڕژێمی تیرۆرستی بەکارهێنێ بۆ ئێران. گراهام پێی وابوو دەبێت سیستمی سیاسی مەسەبگەرایی لە ئێران کۆتایی بێت و ڕایگەیاندبوو هیچ ڕێکەوتنێک ناتوانێت سروشتی سەرکردایەتی ئێران بگۆڕێت لە کۆتاییدا دەبێت ئایەتوڵڵا لا ببین. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.